کارێز یەکێکە لەو خاڵانەی کە بۆ سوودوەرگرتن لە ئاوی ژێرزەوی بەکارهێنرێ. ئەم بیرانە بە یەکجاری ئاویان لە کارێزەکانە بڕی لە سلێمانیە، ئەگینا ئەگەر ئەم بیرانە نەبیە بەس سلێمانی کارێزەکانی بەست. بنیانە کارێزەکان لە شاری سلێمانی ئەگەڕێتەوە بۆ دروستکردنی شاری سلێمانی لەلایەن بابانەکانەوە. کارێز یەکێکە لەو خاڵانەی کە بۆ سوودوەرگرتن لە ئاوی ژێرزەوی بەکارهێنرێ، یان لە ڕابردووە بەکار هاتووە. یەکێک لە بڵێن سەرچاوەکانی ئاوی ژێرزەویە، وەکو کانی وتمان. کارێزەکانیش بە هەمان شێوە کارێزەکان هەر لە ئاوی ژێرزەویەوە بڵێن سوودوەرەگرن، بەڵام لە باتیەوەی خۆی بێتە سەر ڕووی زەوی، بەڵکو بەهێزی چێشکردنی زەوی بە شێوەیەکی هەندەسی، شێوەیەکی ئەندازیاری کۆن دروست کراوە بۆ ئەوەی لەو شوێنانەی کە خۆی کانی کەم لێیە ئاوی کارێزەکانی بۆ ڕابچێشترێ و سوودی لێوەربگیرێ، هەم بۆ بەکارهێنانی مرۆڤ وەکو بڵێن خواردنەوە، هەم بۆ ئاژەڵداری، هەم بۆ کشت و کاڵ لە سەرەتا بەکارهێنراوە. کارێز بریتە لە دوو بەش، سێ بەش. کارێز هەیە کانیەکە ئاوەکە یێتە دەرەوە، سەرچاوێکی ئاوێتە دەرەوە، کابرا حەزەکە ماوە زۆر ببێت بە شوێنە ماوە ڕوات، بڵێن هەیە 100 مەترە ڕوا، هەیە 50 مەترە ڕوایە بە گوێرەی توانای خۆی دەزەکە بە هەڵکەنین ئەڕوا بە شوێن ئاوەکەیە تاوکنێ ئەو ئاوە زیاد دەکات. شێوەیەترمان هەیە کابرا عەرزێکی هەیە، عەرزەکە حەزەکە ئاوەکە بێتە سەر عەرز، نەک بە مزەخەیەک و بە کارەبا و ئەم شتانەی ناوێت. ئەگە عەرزەکە سلۆپێکی هەبێ بیری تیاڕەکەنێ، بڵێن لە نمونە لە سەراوردی عەرزەکە بیرێک هەڵەکەنێ لە 20 مەترایەتە ئاوت، ئاوێکی باشی تێ لە 20 مەترە، ئەم 20 مەترایەوێ ئاوەکە بێتە دەرەوە، یانە لە خواری عەرزەکە و لە شوێنی عەرزەکە و کە شوێنێکی بێ لێوە ئەڕوا بە کارێزی بە تونێ لە ڕوات تا ئاگاتە ئەو بیرە، ئاوی ئەو بیرە هێنێتۆ سەر عەرز، ئەمجا ئەڕوا چەند بیرێتر هەڵەکەنێ، بۆ نمونە لە 20 مەترا بیرێ هەڵەکەنێ، لە 25 مەترا بیرێک هەڵەکەنێ و گەڵەکەشی لێتە دەرەوە و نەفەسی جیا بۆ ئەوەی کە غاز دروست نەکات، تا ئاوەکە زۆرە بێ بۆ گوێرەی توانای خۆی و هەیە تەمەحی زیاترێ لە ئاوەکە، حەزەکە زۆر بێ، هەیە کەمی بێ ئیدارەی پێکە. دیارە کارێزەکان چۆن دروستکراون لەو شوێنانەی کە لە ڕووی بڵێن بەرزی و نزمی خاکەوە شیاو بوون، شارێکی وەکو سلێمانی کە بە لێژیەکەوەیە، واتە بڵێن لە بناری شاخی گۆیژە و ئەزمڕەوە شۆڕەبێتەوە هەتا وەکو بڵێن ڕووباری تانجەرۆ و بەرەو خوار لە بینی شاخی بەرانان و چای ئەزمڕ گۆیژە. ئەم لێژیە وای کردووە لە ڕابردووە بیر لەوە بکرێتەوە کە لە دامێنی چای ئەزمڕ و گۆیژە لەوێ ئاوێکی باراناوێکی زۆر کە ئەبارێت ئەچێتە ناوچینەکانی زەویەوە، بیرێک هەڵکەنیت، ئەگەر بە چەند مەترێک یان بۆ نمونە بە 15 بە 20 مەتر بگەیتە ئاو، بۆیە بیر لەوە کراوەتەوە کە هەر لە ژێر زەویەوە چۆن وا بکەین ئەم ئاوە بێت بەرەو خوار. بۆیە هاتوون بڵێن تونێڵێکیان دروست کردووە بە ژێر زەویەکە هەتاوەکو گەیشتونەتە شوێنێک کە پێویستیان بووە. بۆیە ئەمە ئەکرێت بۆ مزگەوتێ بوو بێت، یان بۆ ئاشێکی ئاو بوو بێت، یانەوە تا بۆ بڵێن کشت و کاڵ بوو بێت. کەسانێک هاتوون چەند کەسێک بەیەکەوە یان کەسێکی بڵێن دەوڵەمەند خۆی هاتووە بە کۆمەڵێ وەستا کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هێناویانن، لەبەرێ ئێوان شارەزاییان زیاتر بوو و بەم شێوەیە کارێزەکانیان دروست کردووە، واتە لە ژێر زەویە لە بیری یەکەمیان کە هەڵکەنووە دوای چەند مەترێک هاتوونەتە خوارەوە، بیرێکی تریان هەڵکەنووە، ئەم بیرە بۆیە هەڵیان کەنووە بە چەند مەترێکی کەمتر گەیشتون بە هەمان بڵێن قوڵایی و دوایی نێوانەکەیان کردو بە تونێل هەتاوەکو گەیشتون بەو شوێنەی کە ویستویانە. کارێزەکان ئیسێ
سەردەمەکە پێشکەوتوترە وەختی خۆی یان کابرا چۆ بەردی مەڵکەنی هێناوە یان چۆ بەردی شێرکوژی هێناوە یان دەسەڵاتی نەبوو لەو چەمە بەردێکی خڕەبەردی دەرهێناوە هێناوێتی ئێستێ بە بلۆک هەڵێشنین ئێمە هەڵیەکەنین لە مەترێ پانی هەڵیەکەنین لە مەتر و 20 بەرزی هەڵیەکەنین بە بلۆکی 20 یا بە بلۆکی سیبەسی دیواری یەکەن پێنجین بۆی مەترێک بەرز بێ بە چیمەتۆ یان بە وشکی ئەو کاتە قاڵبی چیمەتۆ بۆ بڕێنەوە عینین قەبر چۆن قەبر ئینسان ئەم بەرەبەر گۆڕچی بۆ ئەکرێ و قاڵبەکە قێتە سەری بەردەکە قێت سەری بۆی پڕ نەبێتوانشێ ئەویش هەر عینی شتێکە لەم شتانە بەس کارێز هەیە شوێن هەیە بڵێن 10 مەتر قوڵەیە شوێنێ 40 مەتر قوڵە ئەوەیە فەرقەکەیان لەگەڵ ئەوە. ئێستا ئێمە دیارە لە مزگەوتی بنتەبەقین لە سەر شەقامی کاک ئەحمەدی شێخ ئەم مزگەوتە کە یەکێکە لە مزگەوتە کۆنەکانی شاری سلێمانی دیارە ئێستا ئێمە لە دەرچەی یەکێک لە کارێزەکانین دەرچە مەبەستمان چێواتە کۆتایی بڵێن کارێزەکە واتە ئەم کارێزە کە ئێستا لێرەوە وەکوی بینین لەم بڵێن کە ئەمە وەکو جۆگەیەکی داخراوی ژێرزەوی وایە هەندێک کەس پێ لێ تونێڵ دیارە لە ڕابردووە ئەمە بە شێوەیەکی جیاوازتر بووە ئێمە لەم دەرچەیین لێرە ئیتر ئەو سەرچاوەی ئەم ئاوەی کە ئێستا ئێمەی بینین لێرە بڵێن حەوزێکی بۆ دروست کراوە و کۆ ئەکرێتەوە دیارە حەوزێکی تریش هەبووە هەر لەولاوتری یعنی تقریباً 5 مەترێ لە خواردترەوە بۆ کۆکردنەوە و دواتر سوود لێوەرگرتنی ئەکرێ ئەم کارێزە زیاتر لە 500-600 مەتر دوور بێ لێرەوە. دیارە یەکێک لەو کارانەی تر کە کارێزەکان لە شاری سلێمانیە بڵێن کردویانە ئەوە بووە ئاوێن دابین کردووە نەک تەنها بۆ مزگەوتەکان بەڵکو وەکو وتمان بۆ ئاشی ئاوەکان بۆ گەرماوەکان و بۆ کشت و کاڵیش زۆرجار بڵێن سوودی لێبینراوە یەکێک لە گەرماوە کۆنەکانی شاری سلێمانی کە بڵێن گەرماوی مفتیە لەسەر شەقامی سابونکەران دیارە ئەمیش بۆ سەرچاوەیەکی ئاوی گەورەی پێویست بووە بۆیە سوود لە کارێز بینراوە بەداخەوە کارێزەکەی ئەم گەرماوە وشکی کردووە لە ئێستاە بەهۆی ئەو هۆکارە زۆرانەی کە ئاماژەی پێدراوە لە بەرنامەکە بەڵام ئەوەیە یعنی تەنها بۆ مزگەوت یان بۆ کشت و کاڵ سوودی لێ نەبینراوە بەڵکو بۆ زۆر لە پرۆژەکانی تری شارستانی کە گەرماوە یان بڵێن ئاشی ئاوە بۆ ئەوانەیش بەکارهێنراوە کارێزەکان. من لە 1970 خەریکی بیر و کارێزم لە 1970 خوافیکا لەگە باوکم خەریک بووم لە 1970 لە 80 خۆمی شەکەم لە 80 خەریکم لە سلێمانی 5-6 ساڵیشم کرد لە کارێزەکانی ناوشارە پاکم کردنەوە یەکێ لەوانە کارێزی کانێسکان بوو کارێزی مەجیبەک بوو کارێزی شێمەحموود بوو توی مەلیک کارێزی حاجیبەک بوو عەلی کەمال کارێزی هەنجیرەکە مزگەوتی هەنجیرەکە بوو کارێزی دارۆغا بوو کارێزی ئەحمەد زەنگەنە بوو لای فلکەی ئاسۆی دەلاک کارێزی هۆمەرمەندان بوو کارێزی مەڵکەنی بوو کارێزی حاجیحان بوو کارێزی سەی حەسەن بوو کارێزی مەولانا بوو کە ئیسێ ئاوەکەی ئەچێتە بەرامبەری لای ئەم بەنزخانەکە خوا لە پردەکە بەخوا نازانم ناوکەیم لێ چۆتەوە لەم کارەزانە لە هەمیان ئیشم کردووە کارێزی خەبات. دیارە کارێزەکان یان کارێز وەکو سەرچاوەیەکی سوودوەرگرتن لە ئاوی ژەرزەوی بۆ ماوەیەکی زۆر درێژخایە نەگەڕێتەوە لە مێژووە زیاد لە 2000 ساڵ پێش ئێستاواتە لە پێش میلادیشەوە سوود لە ئاوی ژەرزەوی وەرگیراوە لە ڕێگەی کارێزەکانە و کارێز دروست کراوە دیارە زۆربەی سەرچاوە زانستیەکان و مێژوویەکان مێژووی کارێزەکانە بنەوە بۆ زاگرۆس ئەو ناوچەیە کە بڵین زنجیرەچیای زاکرۆس بەم دیویاوە بەو دیویاواتە بە دیوێ ڕۆژهەڵاتی ئەوە بە دیوێ ڕۆژاوایە زیاتر ئەچێتەوە بڵین دیوێ ڕۆژهەڵاتی کوردستان ناوچەی ورمێ و ئەوانە کە یەکەمین کارێز و
یەکەم جار کارێزی لێ دروست کراوە لە پێش بڵین 300 ساڵ 350 ساڵ زیاتر پێش میلات. دیارە لە باشووری کوردستان مێژۆکەی ئەوەی من لە توێژینەوەکەمە بڵین بۆم دەرکەوتووە یان پێم پێبردووە چونکە ئەوەی من زیاتر لەسەر شاری سلێمانی بووە لە شاری سلێمانی لە هەر لە سەرەتای دروستبوونیەوە سوود لە وەستا و بڵین دەستڕەنجینەکانی ڕۆژەڵاتی کوردستان وەرگیراوە کە بە تایبەتی ئەوانەی شاری سنە ئەوان هاتوون و بڵین کارێزەکانیان دروست کردووە بۆ زۆربەی پرۆژەکانی نیشتەجێبوون و یانەوە تا بڵین ئاش و مزگەوتەکان و بۆ باخەکانیش. بنیانە کارێزەکان لە شاری سلێمانی ئەگەڕێتەوە بۆ دروستکردنی شاری سلێمانی لەلایەن بابانەکانەوە. تامی سەرتا گوندێک بووە گوندی ماڵکەندی تۆ کە گوندێک دروستەکەیت کە شار دروستەکەی بە گوندێک بە شار پێویستە بە ئەو هەیە و بەڕاستی بۆ دامینکردنی ئەو بۆ ئەو خەڵکە کە ڕێی کردە ئەو شوێنە پێویستیان بە کارێز بووە. هاتوون لە ئێرانەوە کە بەڕاستی لە کوردستانی ئێران خەڵکێکی زۆر هەمون کە شارزایین هەبوو لە کارێزە هێناوێنن بدایەتی کارزان ئەگەڕێتەوە بۆ تقریبن سەرەتای بڵین ساڵی 1970 بۆ ئەو دەورە ینی تاریخی مەزبوط نییە بەتەواوەتی بەس حتا کتێبەکی میستەر ریچ کە باسی ئەکا کارزانی شار سلێمانی باسەکە ئیشارەتی پێیاوە کە لە ساڵ 1990 بە سلێمانی یەکەوانە کارێزی ئەحمەد زەنگەنەیە کارێزی فاتمەخانە کارێزی شێخ محمودە کارێزی کانزەکانێک کە لە کۆنترین کارزەکانی شاری سلێمانی کارێزی مەڵکەندی بەڕاستی مێژوویەکی دقیقی تۆمارکراوتە ئێستا بۆ کارزانە نییە زۆر پێویستە کات کە ئەو کارزانە دۆکمنت بکرێت بەڕاستی کۆنترین کارێز کە من زۆر یعنی سەرنجما بێ لە عەرزەکانە لە ناو عەرزەکانە کارێزی مەڵکەنیە ئەو بەردە کۆنانە ئەو شتە کۆنانە کە لە کارێزی مەڵکەنی بە تایبەتی و حاجیحان بینیومە ئەو شێوە بەردە و ئەو بەردانە کە هاتووە لە کارێزەکان ترا نییە سێکارێزی کانێسکان زۆربەی زۆری کاڵچنیا بوو بە زۆری بەردی شێرکوژی بەردی سپیتیا بوو بەس کارێزی ماڵکانی و حاجیحان هەمووی بەردی ماڵکانی قەدیم بوو بەخوا بەردی تایە ئەو کارێزگەی ماڵکانیە بەردی تایە بە 4 کەس بەس ناتوانیم دیودی بکەین هەتا لەم مزگەوتی بنتەباق ئەم ساڵیشمان کرد بەردی زۆر گەورەی تایە ینی تیاتی 100 کیلۆ زیاترە بێت بەڕێبەتی ئاوی سلێمانی بەشێکی تایبەتیان هەیە بەلای بەشی بیر و کارزەکان کە ئیدارەی کارزەکانی ناو شاری سلێمانی ئەوان ئەیکەن بەسپاسەوە تەبعاً ژمارەی کارزەکانی ئەوان کە تۆماریان کردو 15 کارێزە بەڵام ژمارە کارزانی کە تۆمار کراوە بەشەی گشتین بە 50 کارێزە کە زۆریان بەداخل ناوچوون ئەبەکو شاری سلێمانی هیچ دێک نییە لە ئەطرافی سلێمانی دەروی سلێمانی کەمتر لە کارزێکی تیاگێت قەزاکانی سەر پارێزگای سلێمانی جگە لە ئیداری گەرمیان ئێمە وەکو بەڕێبەتی ئاودەری سلێمانی بە هاوکاری لەگەڵ بەڕێتی کشتتوکاڵی سلێمانی بە سپاسەوە هەروەها بڵین فەرماندەی کشتتوکاڵە قەزاکان توانیمان ئەحسایەکی بڵین سریع کۆکەینەوە لەسەر ژمارە کارزەکان کە نزیکەی 2220 کارێز هەیە لە سنووری پارێزگای سلێمانی کە تۆمار کراوێت وەکو ژمارە وەکو ئامارێکە ڕێکخراوی یۆنسکۆ بڵین دامی پرۆژەیەکی کردووە باڵپشتی پرۆژەیەکی کردووە لە 2009 کە زانایەکی زانکۆی ئۆکلاهۆما هاتووە زیاد لە 638 کارێز وجودی هەبووە واتە 638 کارێز هەبووە لەو 638 کارێزە زیاتر لە 184 لە پارێزگای سلێمانیا بووە واتە سنووری پارێزگای سلێمانی بە هەموو بڵێن قەزا و ناحیە و شارۆچکە و بڵێن دێهاتەکانیەوە لە ناو شاری سلێمانیە ئەوەی کە دیار بێ 37 کارێز بڵێن دیاری کراوە ئەو 37 کارێزە کە لە ناو بڵێن قەزای مەرکەزا بوون درێژترین کارێز کانێسکانە بە فەرعەکانی 1600 مەترە قۆترین کارێزی شێ مەحمووە لە ئێستای ئەوقافی سلێمانی هەیە لەسەر شاستیەکە لە بەرامبەری چابیلان لێوە ئاخر بیری هەیە 42 متر قوڵە 42 متر جاچیتە ناو کارێزەکەەوە هیچ کارێزێکیش لە سلێمانێ با تاکید بن لەوە
لە کارێزی هەنجیرەکە بە دەر 30 مەتری چۆتە ئەو بەری شاستیەکەوە هیچ کارێز لە سلێمانیە نەچێتەوە بەری شاستیەکەوە کە خەڵک ئێستا هیوایە من گوێم تێوەیە لە کارێزەکانە با بە سەرچاوەکەی لە گۆیژەیە. لە نێوان بیری کات جیاوازی ئەوەیە بیر بەتەنیا بۆ ماڵێکە کابرا بیرەکەڵەکەنێ بۆ خۆی بەس بۆ خۆی ئیسفادەی لەکە هەم زەرێژ لە ژینکە و هەم زەرێژ ئاویشە عەرزەیە بەڵام کارێزەکە ئێستا بۆ نمونە کارێزی کانێسکان جارانە هاتە مزگەوتەکە سەدەها خەڵک ئیسفادەی لەکرد مزگەوتەکەی ئیسفادەی لەکرد یان کارێزی مەڵکەنی یان حاجیحانیا دارەوغا هەمووی بەزی سێ بیرەکە تەنها کابرا خۆی ئیسفادەی لەکە هەم زەرێژی لە ژینگەیەوە لە ئاوی ژێر عەرزیەوە هەم زەرێژی لەو میلەتەیەوە. دیارە لە سەرەتای دروستبوونی شارەوە تاکە سەرچاوی دابینکردنی ئاو کانیەکان و ئەم کارێزانە بوون لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوانە ئەونەی کە ئێمە بڵین لە توێژینەوەکەمانە کرد لە 2007 بڵین کردمان لەو کاتە بڕی ئەو ئاوەی کە کارێزەکان ئەیانتوانی دابینیکەن زیاتر لە 12,000 متر سێجا بوو بڵین لە ڕۆژێکە کە ئەمە نزیکی لە سادەی ئەو بڵین پێداویستی ئەبەوە کە شاری سلێمانی پێویستێتی لە قەبارەی ئاوا بۆ شارەکە خۆی بەدڵنیاییەوە لە ئێستا ئەو ڕێژەیە زۆر کەم بۆتەوە ئەو بڕە کەم بۆتەوە لەبەرەوەی بەردەوام ڕۆژ بە ڕۆژ کارێزەکان بڵێن ئەڕوخێن خراپە بن لە کارەکەون کە وشکەکەن هیچ ئیشیشان لەسەر ناکرێ بۆیە ئێستا ئەو ڕێژەیە ئەگەر نەبوو بێ بە نیوە لەو ئەچە نزیکی نیوە بێت. بەڵێ ئەم کارێزانە دیارە بڵین لە ئێستا بڵین بە هیچ شێوەیەک بە تۆڕی تێکەڵی تۆڕی ئاوی خواردنەوە نەکراون بەهۆی ئەوەی کە پرسیارێکی زۆر هەیە لەسەر کواڵیتی واتە لەسەر بەڵێن پاچێتی و شیاوێتیان بۆ خواردنەوە لە ڕووی کیمیایی و هەم لە ڕووی بایۆلۆجیشەوە بەهۆی تێکەڵبوونی هەندێک لە کارێزەکان و بە بڵین ئاوەڕۆی بڵین ناوشار و ڕووخان و بڵین وێرانبوونی بەشێک لە بیرەکانی و لە ڕێڕەوی ئاوەکانی بەهۆی ئەوەوە بەڕێبەرایەتی ئاوی بڵین سلێمانی چەند ساڵێکی زۆرە بڵێن لە تۆڕی ئاو دووری خستونەتەوە تۆڕی ئاوی خواردنەوە بەڵام زۆر ئاسایی ئەکرێت بۆ باخداری بۆ نمونە بۆ ئاودانی باخەکانی وەکو بڵین پارکی ئازادی پارکی مەولانە کۆمەڵێ هەواری شار ئەمانە بۆی ئەگەر بۆ خواردنەوەیش نەبێت ئەکرێت بڕێکی باشی پێداویستی شار پڕکاتەوە لە ڕووی ئەودانەوە. زۆربەی کارێزەکان ئاوەکانیان بۆ دێهاتەکان ئەچێتەوە ناو مزگەوتی دێهاتەکان واتە بەشوی گشتی بەکارێت و بەشێکی زۆریشان بۆ کشت و کاڵ بەکاریان. ئێمە بابەتی ئادەری سلێمانی لەم چەند ساڵی کۆتاییە هەستاوین بە پاکردنەوەی ژمارەیەکی زۆر لەو کارێزانە کە لە دێهاتەکانایە بۆ کەرتی ئەودەری بەکاریان. کارێزەکان بڕبڕی سەرەکی ئەودەریە زۆری ئەو پڕۆژە ئەودەریانی کە دروستکراوە بۆ گوندەکان سەرچاوەکەی یەکانیە کارێز. کارێزی گوندەکان بەشێکی زۆر لە گوندەکان تا ئێستا سوودی لێوەرەگرن لە ناوچەی قەراخە ژمارەیەکی زۆر کارێزی تایە بەشێک لە کارێزەکان پاکراونەتەوە لە گوندەکان چاکراون یعنی لە گوندەکان وەکو شارەکان نین بۆیە کاریگەریەکانی خراپبوونی یانەوە تا بەرەو پێشچوون و گەشە وای نەکردووە کە ئاڕاستە یان ئاستی ئاوەکە کەم بێتەوە یان خراپ ببێت. لە ناو سنووری شاری سلێمانی ئەو کارزانی کە هەبووە لە ناو سنووری سلێمانی کارزە گەورەکان ئەڵێ مەسەلەن بڕی ئەوەی کە مەسەلەن لی کە کارزەکە ئەیات مەسەلەن لە چرکەیەکە 2 لیتر بۆ چرکە 3 لیتر بۆ چرکە بووە کارزمان هەبووە 10 لیتر بۆ چرکە ئێستا بەڕاستی ئەوەکانی هەم کەمی کردو زۆر هەم پیس بووە ئەو بەنسبەت بڵین ناو شاری سلێمانی بەنسبەت کارزەکانی دەرەوەی شاری سلێمانی تاان کارز بەڕاستی نسبەی بارانبانی زۆر تەسیریتیەکات و هەروها بەکارهێنانی کە و هەروها هەڵکەنی بیر بە شێکی عشوایی کە بەڕاستی زۆری کارزەکانی وشک کرد مەسەلەن بڵین لە قەراخ کە تەحەدێک بە شوێنێکی وشک ناسراوە قەزای قەرداغ مەسەلەن بەشێکی
کارزەکان 1 لیتر لە چرکەیەکە 2 لیتر تا 2 لیتر چرکەیەکە لە شارباژێر کە شوێنێکی ساردە بارانبانیتیا بەرزترە کارێزمانە بەچۆتە مەسەڵەن 15 لیتر لە چرکەیەکە تا 20 لیتر لە چرکەیەکە ئەگۆڕێت بەپی ینی قەزا بەپی کەشوهای ئەو شوێنە بەپی مەسەن نزیک بارانباری ئەگۆڕێت لە شوێنێکی کارێزەکان وەکو گرنگی لەگەڵەوەی لە ڕابردووە گرنگی زۆر بەڵێن جۆرەجۆری هەبووە لە هەموو سەردەمێکە کارێزەکان گرنگی خۆی لەدەست نایە کارێز لە کاتی خۆیان کە بڵین شارێک ئاوەدان کراوەتەوە کارێزیان لێیاوە بەکاریان هێناوە زۆربەی جار بڵین شەبەکە ئەوەی کە پێڵەن تۆڕی گەیاندنی ئاو بە شوێنەکان لە ژێر زەویەوە ڕۆیوە واتە بڵێن کەناڵێک بۆ بە ژێر زەویە ئەمە وای کردووە هەم لە پیسبوون دوور بێت لەبەرەوەی پیسبوونەکان زۆربەی جار پیسبوونی بڵێن ئینسانی و ئاژەڵین لەسەر ڕووی زەوین وای کردووە کە نەگەنە بڵێن ژێر زەوی ناو کەناڵەکانی بڵێن کارێزەکان لە پیسبوون دووریان خاتەوە لە هەمان کاتە پلەی گەرمیان بە جێگیری بهێڵێتەوە لە هاوینە کە پلەی گەرمی لەسەر ڕووی زەویە گەیشتۆتە بە تایبەتی لە وڵاتی ئێمە کە زۆر جارەگاتە 45 و بەرەو ژوور ئەگەر ئاوەکە بە ژێر زەویە بڕوە و چەند مەترێک بە ژێر زەویە بڕوە دیارە ئەو فێنچەکەی خۆی هەر ئەمێنێ و لە زستانیشە کاتێکە پلەی گەرمیە گاتە ژێر سفری سەدی ئەو ئاوە لە ژێر زەویە بە هەمان شێوە ئەمەوە ئەکات تۆ هەم گەرمکردنی پێویست نەبێ هەم ساردکردنەوەی پێویست نەبێ کە هەردووچیان سەرچاوی وزەی هەیە وزەیش لە هەر شوێنێکەوە بەدەستی بخەی دیارە ژینگە وێرانەکەی لەبەروی ئایا کارەبا بێ یان بەڵێن نەوت بێیان خەڵوز بێ بۆی ئەمانی پێگەرمکەی یان پێی ساردکەیتەوە لەو لاوە کاریگەری ژینگەیی هەیە ینی هەموو گەلێک احتیزاز بە شتێکەوە کات ینی گەل هەیە مەسەن با بڵین باز بڵین مەسەن بڵین ئەو گەل ئێمە نزیک مەسەن عەرەب احتیزاز بە چیەوەکە مەسەن بە شیعرەوەکە بە زمانەکەیەوەکە ئێمە فڕزە عەرەب بە کارێزە بکەین چونکە مەسەن کارێز بەڕاستی ناسنامەی گەلی کوردە جگەلەوەی کە دەورێکی ڕئیسی هەبوو لە پارەپێدانی کەرتی ئاو خواردنەوە و کەرتی کشت و کاڵڵە هەرێمی کوردستانە و بندەیەکی زۆریش پێش ئەوەی کە مەسەلەن مەشاریع ئیساری ئاو دروست بێت اعتیمادی هەموو دیهاتەکان هەموو شوێنێک حتا شارە گەورەکانی هەولێر سلێمانی دهۆک لەسەر کارێز بووە وەڵای دۆخی کارێزەکان لە ئێستایا باش نییە بۆچی باش نییە چونکی بیر لە سلێمانیا ئاوی لە کارێزدا نەهێشت ئەم بیرانە بە یەکجاری ئاویان لە کارێزەکان ئەبڕی لە سلێمانیا ئەگینا ئەگەر ئەم بیرانە نەبیە بەس سلێمانی کارێزەکانی بەس بوو هەر بەس کارێزەکانی تیا بوو ئەگەر 16 کارێزی تایە من ئێستا خۆم تقریبا بە خەریتە نزیکی 30 کارێزم هەیە هەر خەریتەم هەیە لە ماڵە خۆم کە وەختی خۆی پاکم کردنەوە خەریتەکەم کردووە کە بزانین ئەمە لە کێوە ڕۆیەوە لە چ ماڵێکەوە هەر ببێ بۆ کۆن لە دایرەش ژێرایە لە باخچەکانە بەڵامی تەم بیرانان هەڵکەنی ئاویان نەهێش لە کارێزەکانە چونکی بیرەکان سێری کەیسە کارێزی داڕەغاز زۆر قوڵ بێ بڵێن بۆ نمونە 30 مەتر بیرەکەی قوڵە کابرا لە پەنا کارێزەکە بیرێکی هەڵکەنیوە 150 مەتر قوڵە ئەو نامێنێ لە کارێزەکانە وەڵاهی چوومەتە کارێز 5 بیر بۆ 6 بیر لەسەر چاوی کارێزەکە لێراوە مەترسیەکان زۆرن بەڵام مەترسیە سەرەکیەکان فراوانبوونی شارەکانە کاتێک شارێک فراوانە بێت یەیت مەسەن جادە دروست دەکرێت ئەو کارزانە زۆری چی ئەبێت یا ئەم بەژێر جادەوە یان ئە بەژێر بیناوە ئەوە یەک دوو ئەو کەسانی کە کارزەکانیان هەڵکەنەوە یان شوێنەکان ئەزانێ بەرەبەرە ینی وەفاتەکەن یا کەسی بەتەمەنن ئەگەر شوێنی ئەو کارزانە دۆکومنت نەکرێت هەمووی نەبێت بە تایبەتی ناو شاری سنتری ناو سنتری شاری سلێمانی بەنسبەت کارێزی دیهاتەکانەوە مەترسیان زۆر لەسەرە یەکێ مەترسی گەورەکان هەڵکەندی بیرە بە شێوەیەکی بەڕاستی عەشوایی کە دیهاتەکانە بەداخەوە ینی زۆر جار بیر هەڵکەنرێ بەبێ مۆڵەت خەڵک ناگەڕێتەوە بۆ مەسا فەرماندا بڵێن فەرمانگە حکومیەکان لە ئەنجامە سەرێکی ژمارێکی زۆر کارێز وشک بووە دیارە لە گەشەی نادروستی شارە
لە هەر شوێنێکی بڵین ئەم دنیاە بێت کاتێ بەبێ پلان دەسەکرێ بە بڵێن فراوانکردنی شار و دیاری ناکرێت لە چ شوێنێکە ئەبێت بینای بەرز دروست بکرێت لە چ شوێنێکە چ جۆرە بڵێن پرۆژەیەک دروست بکرێت لە بەداخەوە لە شاری سلێمانیان نەک لە دووریەوە نەکراوە بەڵکو ڕێک لەسەر کارێزەکان لەسەر و تونێلە بڵین تونێلانی ژێرزەوی کە هەبووە لەسەر بیری پاکەرەوەکان لە زۆربەی شوێنەکانە بێلەوەی شەقامی گشتی دروست کراوە بینای بەرز دروست کراوە ئەم بینا بەرز و شەقامانە دیارەوەی کردووە بەشێک لە تونێلەکانی کارێزەکان بڕوخێت بتەپێتە خوارەوە و هەروەها بەشێک لە ئاوەڕۆی ئەم شوێنانە تێکەڵ ببێ بە کارێزەکان بۆیە یعنی گەیشتە ئەو بڕیارەی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی کە بە تەواوی لە کارێزەکان لە ئاوی خواردنەوە تۆڕی ئاوی خواردنەوە بێنێتە دەرەوە بەهۆی ئەو مەترسانەی کە هەی بوو بۆ سەر بڵین بڵاوبوونەوەی نەخۆشیەکان. دۆکمنتکردنی کارێزەکان لەسەر نەخشە لە بڵین لە قۆناغی سەرەتاییە چونکە بەڕاستی ئەوە بەڕاستی فەندێک بودجێکی زۆر زەبەلاحی ئەبێت کە بەڕاستی بۆی قەرین دارایی حکومەتی هەرێمی کوردستان نەتوانراوە تا ئێستا خەتاڵاتی گەوری ببنێت بەس ئینشاڵڵا ینی پلان هەیە و بەڕاستی دەرخستە ئامادە کراوە بۆ ئەنجامدانی ئەو کارە لە چەند ساڵ داهاتووە کارێزەکان ئەم خشانی کە هەیە تا ئێستا زۆر احتیمالی لەسەری قەڵاتی کادەسراوە نەخشەی کادەسڕی پێوتێ بە کوردی کە لە ساڵی 50کان نەکراوە کە تەکشت و کاڵەکان مەسەلەن وێن لەسەر ئەو نەخشانە دابەزێنراوە ئەو کارزانی کە سەرەکی لە گوندەکانە لەسەر ئەو خەریتانە لەسەر ئەو نەخشانە هەیە بەڵام ئەو نەخشانە پێویستی بەچی هەیە بە ئەپدەیت هەیە چون کۆنە هی ساڵی 50کان ساڵی هەشتا لە توی مەلیک ئیشمەکرد بیرێکمان هەڵەکەنی لە 20 مەترا 15 مەترا دوو مزەقەی بڵغاریمان تێکرد مزەقەی ئینجێکی ئەو هەڵەیە لە 15 مەترا ئێستێ لە توی مەلیکا چۆتە 120 مەتر چەنە فەرقی کردووە 105 مەتر ئاو دابەزی ئەخەم وەڵڵاهی لەوە خەتەرتر هەیە تۆ لە بینی چەند ساڵەکە 105 مەتر ئاو دابەزێ وەختی خۆی هەموو مەڵکەنی و جوولەکان زێرابیان گۆڕیچە بوو وەک بۆری نەبووە گیسا هەج ماڵێک چوار بەردی ئاوە بەیەکەوە ناو سەرەکەی کرد و ئاوەکە بە ناویان ڕێ ئەو لە ناو ئەرزان لە ناو بۆریانە بێت دایە وایە ساڵە داینایە دواندا هەردایە تێکەڵە بێت ئەو کاتە ئاوی نزیک بوو لە مەڵکەنی من بخۆم ماڵەکەم لە مەڵکەنی بوو 5 مەتر ماڵەکەنی مزەقەی تایوەڕێشی تیاکرد وایە بە چی بوو زێرابەکان هەمووی گۆڕیچە بوو بەس زێرابی ئیستێ هەمووی بە شێوەیەکی باش دانرێ ئاوی ئیستێ ئەو بیرەی بگاتە ئاو ئیستێ پیس نابێ بەڵام ئاو هەیە من بۆ خۆم بیرم هەیە ئەوەنە سوێرە هیچ کەس ناتوانێت تەنای یەک قومیلێ بخواتەوە زۆر پێویستە هەموو ئەو فەرمانگانەی کە ئیشەکانیان نزیکە ئیشی کارێزەکانەوە هەمهەنگ لە ئەنجامدانی ڕووپێویەکی سەرەکی و ڕووپێوەیەکی فراوان بۆ گشت کارێزەکان لە قەزاکان ناحیەکان گوندەکان سنتەری شارەکان بە تەحدیدکردنی پێکی کارێزەکان لە خەتۆ یەکەمە دووهەم دابەزاندنی شوێنی کارێزەکە وەڕەوی کارێزەکە لەسەر نەخشەی GIS پاشان دانانی بەرنامەیەک بۆ پێوانەی ئاوی کارێزەکان هیچ نە ماڵگانە یا مەسەلەن 2 هەفتە جارێک بەڵام ئەوە بەتەنیا ناکرێت ئەبێ خەڵک هۆشیاری هەبێت ئەبێ خەڵک هاوکاری حکوومەت بێت ئەو کارزانی کە هەن تێک نەدرێت وەڵی کارێزەکان من بەس داوام هەیە ئەوانەی کە ماون با حکوومەت هەڵسێ نێڵێ لە نزیک کارێزەکان و بیر هەڵکەنێت بە هیچ شێوە ئێستێش شەوانە و ڕۆژانە لەم شارە بیسی بیرتەواوە کرێ هیچی لە 150 مەتر کەمتر نییە ئەیسێش کە بیر مەمنوع نییە هەموو ڕۆژێ بیر هەڵەکەنیە با لە کارێزەکانە دوور بکەونەوانێ نێڵن ئەو حکوومەت کابراچی بینایە دروستەکە لەسەر کارێزەکە یان لە تەنیشتی کارێزەکە با نێڵێ بیرێکی تیوازی هەڵکەنێ ئەگەر ئەم کارەزانە ئەم بیرانە وای لێ نەکردایە باوەڕەکەی بەشی لایرە سلێمانیان ئاوە کرد هیچ شوێن ئاوی تریان نەیویست بەڵام ئەوەنە هەڵکەن ئائیسی سلێمانی بەلانی کەم و 30,000 بیری تایە لەس یەکەم ئیش ئەوەیە کە یان یەکەم هەنگاو لەسەر خەریتە لەسەر نەخشە
نەخشەی شارەکان دیاری بکرێت ینی شوێنەکەی لەسەر نەخشە لەکوایە و تەنانەت ڕێڕەوی بڵین لە سەرچاوەکەەوە هەتاوەکو دەرچەکە دیاریمان کردووە بەڵام بەداخەوە کە گەشەی شار بە شێوەیەک بووە بە هیچ شێوەیە ئەوەی لە بەرچاو نەگرتووە لە لادێکانە یان لە قەزا و ناحیەکانە کە ئەو گەشە هەڕەمەچیە نادروستەی بەخۆوە نەبینیوە بۆ ئەوەی بە هەمان ئەو ئاڕاستەیی شارە نەڕۆن ئەوانە دیاری بکرێت و لە دووریان لە نزیکیانەوە یان لە سەریان پرۆژەی وێرانکەر دروست نەکرێت بۆ ئەوەی ئەو کارێزانیش تێکبیرێ. ڕاستپاردەی دووەمەوەیە کە بیر بکرێتەوە لەوەی ئەگەر بەکارهێنانی بڵین کارمەندی ناوخۆ یان بڵێن شارەزایی ناوخۆ یان بیانیش بێت سوود لەوە وەربگیرێ کە لە وڵاتانەی وەکو وتمان یۆناان و سین و بڵین ئێران کە سوود وەرگیراوە لە هەندێک لەو کارێزانە کراون بە شوێنی گەشتیاری مێژوویی و شوێنی گەشتیاری کللتوری خەڵک بتوانێت سەردانی بکە بۆ ئەوەی نەوەی نوێ ئەوەی کە ئێستا بڵین پێشتر کارێزی نەدیوە یان نەیبیستووە بتوانێت سەردانی بکە و ئەگەر خەڵکێکیش لە دەرەوە بێ بتوانێت سەردانی بکە بە هەمان شێوە. خاڵی سێهەم ئەوەیە کە ئەوانەی کە ماون و ئێستا بۆ باخداری بڵین بۆ ئەودانی باخەکان بەکارهێنرێن ئەوانە لە فەوتان بپارێزرێن واتە ئەو شوێنانە بە هیچ جارجار تازە بکرێنەوە جارجار پاک بکرێنەوە جارجار ڕێڕەوەکانیان دیاری بکرێتەوە و زوو فەحز بکرێن بۆ ئەوەی ئەگەر لە شوێنێکەوە بڵین ڕووداڕوخانیان داتە پینیان پیسبوونێک یان تێکەڵبوونێکی بە ئاوی بڵین ئاوەڕۆ هەبێت لە زووترین کاتە چارەسەر بکرێت و شوێنەکەی دیاری بکرێت و چارەسەر بکرێت.